باز لە هۆیەکانی فێرکردنی مناڵانەکەین با بزانین چه هۆی یاخود چ ڕێگایەک باشترین ڕێگایە بۆی کە ئێمە بتوانین مناڵەکانمان فێری بابەتە پەروەردەیەکان بکەین بە شێوازێکی گشتی بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە بچڕۆفڕێ گفتوگۆ بکەین. زۆر بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز مامۆستا میران نەجاتمان کردو کە بەڕێزیان چالاکوانی باری پەروەردەم بە خۆشحاڵی لە ستۆدیۆ ڕۆژێکنی ئامادەیە. فەرموو مامۆستا. سلااو لەبێرانی باش زۆر بەخێر بێ مامۆستا یاخوا بیبن زۆر سپاس یاخوا بیبی زۆر سپاس هاتم بەعکسەوە خۆشحاڵم زۆر لە هیوای باشی دانیشتان باش مامۆستا گیان ئەمڕۆ تەورەکەمان باز لەواکەین چەند ڕێگایەکی جیاوازێ بۆ فێرکردنی مناڵەکان بۆ ئەوی کە تۆ بتوانیت زیاتر گرنگی بە توانە و لێهاتووی مناڵ بێ. پێمان بڵێت دایک و باوک چۆن بتوانێت ئەو ڕێگا گونجاو بدۆزێتەوە کە بزانێت بەڵێ منداڵەکەی بەم شێوازە زیاتر توانای وەرگرتنی بابەتەکانی هەیە. دایک و باوکی ئێستا ماندووە هیلاکە و لەوانەیە زۆر زانیاری نەبێت لەسەر ئەوەی کە چ چیرۆکێکی بۆ هەڵبژێرێت یاخود چ بابەتێکی بۆ هەڵبژێریان حتاکو لەوانەیە شارەزایی نەبێت لەوەی کە مناڵەکەی خۆی چ بەهرەیەکی تایە یاخود چ توانایەکی شارەوەی هەیە بۆ ئەوەی لە ماڵەوە دەری ببڕێت. باشە ئەی چۆن بتوانێت بزانێت کە مناڵەکەی چ بەهرەیەکی شاراوە هەیە چ توانایەکی هەیە؟ بەڵێ زۆر جار مناڵ داوای ئەو کەرستانەکە یاخود ئەو شتانێک کە خۆی حەزی لێتی وەکو کەرەستەی وێنەکێشان لە پاستیل و لە کرایۆن و لە ئەنو عشکال وەرەقەی تایبەتی بە وێنەکێشان بەڵام سەرەکەی دەستی وێنەکێشانی نیە حەزیشی لێتی ئەمە ئەتوانێت باوکەکە زیاتر ئەو بەهرەیە توانای پێبەرێت بە خولی تایبەتی وێنەکێشان. هەیە مناڵەکە حەزی لە خولی زمانەوانەیە هەیە حەزی لە مەلەوانیە هەیە حەزی لە ئۆپەرێت و گۆرانیە هەیە حەزی لە خولی مۆسیقایە بەس بازە باوکە کە بینیمیان داکێ بەداخەوە سەرەکەی مناڵەکە حەزی لە ئینگلیزی نیە بە زۆرێ خاتە دەورە ئینگلیزیە بەڵێ لەم پشوی هاوینەوە حەزی لە مۆسیقایە ئەڵێ منە خەمە ناو دەورەی ئینگلیزیەوە یاخود دەوری بیرکاریەوە ئەو مناڵە ئەو توانایی کە هەیەی لەو بوارەیە وردەوردە خامۆشە بێ نامێنێ و حتا کوتر ماوەیەکی تر گاڵتە بۆ بەهرانی خۆیەکە کە لەمە پێش هەی بۆ یان ئیمانی بەخۆی نامێنیان متمانەی بە خۆی لاوازە بێ بۆیە دایک و باوک زۆر گرنگە کە جۆبگرە لە دەمی مناڵەکەی بزانێت حەزی لە چ بوارێکە هیچ نەبێ بۆ ماوەیەکیش بە قەیچەکە بە پێی ئارزوی مناڵەکە دایک و باوک بڕوا بڕێەوە. من زۆر جار بینیومە یعنی ئەمە بە جددی پێتانە لەم لە مناڵێکی دنیام پرسیوە حەسان لە چی بۆ هاتوون بۆ ئێرە خودەکە خولی ئینگلیزیە وەڵام مامۆستا حەزمان لە خولی مۆسیقا بووە زۆر کەمانچایان ڤایۆڵینیان پیانۆ ئەی بۆ هاتوون بۆ ئێرە وەڵام مامۆستا دایک و باوکمان. تۆ پێشبینیەکە ئەو مناڵە زۆر سوود لەو خولە نەبینێ ئەگەر خۆی حەزی لێ نەبێ؟ بێگومان هەم سەرکەوتو نابێت لەو بابەتەی کە دایک و باوک بۆی هەڵبژاردووە هەم خاڵیشی لای ئەو بوارە بێ کە خۆی لە مێشکاتی بەڵام ماوەیەکە ئیتر سێرەکەی بە زەخت بە فشار مەجبورە بێت ئەو دەورەی ئەگەر بزاهریان خۆش بوێ لەبەر دایک و باوکی داوام بکە ئەتیادی ڕۆژان نائیکات لە بەرەوەی ناتوانێت لە قسەی دایک و باوکی دەرچێت. بەس دەورەیەکم بینی ئەماوەیە زۆر سیر بوو بەلامەوە دەورەی قوڕسنایی بۆ مناڵ دانیشتون هەمویان بە فافوری مافوری هەمووی بە قوڕ پیاڵە دروستەکەن یاخۆ گۆزە دروستەکەن زۆریان پێخۆشن دەستیان قوڕاویە بێ و بەدلاکەنە ناو قەدیان و ئیتر بەڕاستی کە شوابەیەکی سیر وەرەگرن خۆیان بۆ یاخیەکەن ئەو کوپەڵەیە کە دوای بێتەوە بێ حەزی لەو شتانەیە مناڵ تکایە دایکان باوکان ئەگەر لەم هاوینایە ئاتانەوەیە مناڵەکەتان کە یەکمات بۆ لە ئینگلیزیان بیرکاریان هەرچ بابەتێکی تر ئەم پشوە جوانیان پێ نەکوژن بیبەنە دەورەکان بەڵام با ماوەیەکیش بۆ ئارزوەکانی خۆی تەرخان کرێت. دیقەتم کردو زۆربەی دایکان و باوکان وازانە پشوەکە بەس بۆەوە کراوەکەی تر خۆی تەرخانکە بۆ بابەتەی کە مناڵەکەی تا ئیکمال کراوە نە قەیچەکە با دەرچێتە دەرەوە با یاری خۆشی ببینە بە هاوڕێیانی خۆشی ببینە بە لەگە گروپی هاوڕەکانی خۆشی یاری بکە بەڵام هەوڵ بات ڤیددیۆگەیمەکان و ئایپاتی تر وردەوردە باوی نەمە هەستەکەم لای مناڵی کورد وردەوردەی تر بەرەوەوا چین کە باوی نەمێنێ بە تایبەتی ئایبات لەبەر چی لەبەرەوەی کە نەک مناڵەکە بڵین خۆی حەزی لە نەبێ باوی نەماوە ئایپاد وردەوردە باوی مۆدێلی نامێنێ ئێمە هەم ماڵێن کاتی پشوەکان سێمانە یعنی ئێمە توانین وەکو دایک و باوکان وەکو گەورەکان بۆ منداڵەکان نواندنیشان لەگەڵا بکەین زۆر کار بیرمان کەوتۆتەوە ئاخر ڕۆژی تاقیکردنەوەیە
ئیتر مناڵەکە ئایپادەکەی و گەیمەکانی هەمووی دەرکات و بەیەکەوە وەریگرێت ڕاست ئێمە توانین ئەم شتی لە چەنە خۆشەویستە لای ئاسانکەینەوە ڕاستە بۆ پێشەوەی تاقیکردنەوەکانی تەواو بێ من پلانی ئەوم داناوە کە لە خولێکی مەلەوانیا بێ کە لە خولێکی وێنە کێشانە بێ کە لە خولێکی وەرزشا بێ چۆن بتوانین ئەم شێوازە سادەیە لەگە مناڵە بەکاربێنی بۆیشت چکە مناڵ گیانێکی جیاوازە هەر شتێکت لێگرتەوە لای خۆشەویستە بێگومان بەلەوە چۆن بتوانین شتەکانی لاسا دەکەینەوە زۆربەی دایکان و باوکان ئێستا لە پەرەوەی مناڵەکانیان زۆر گۆڕایلین بەرنمەیەکیاندانەوە کاتێکیاندانەوە بۆی کە ئایپادەکە لە دەستی بێ بۆن منە ڕۆژی ساعت و نیوەکان 2 ساعت لەوە زیاتر نییە حتا کە لە کاتی امتحانەکە شەڵقی ناکە ڕۆژی ساعتێک بۆت هەیە ئایپاد بێ بەس بازە مناڵێک هەیە یعنی چۆن بڵین ئالوودەی ئەو شتانە بووە ئەگەر لێ بگریتەوە بڕۆ بکەی گیانی خوێ خۆشی نازانێت چی بکە یعنی خۆشی نازانێت چۆن کاتیا پەڕانێ لە بەروی هاوڕێی کەمە خۆشتان نەزان لەناو ئەم شارەدا ئێستا هاوڕێتی لە نێوان مناڵانە کەم بۆتەوە ئەگەر بەراوردی کەی لەگە ساڵی نەوەتەکان زۆر دوور نەڕوویت هەموو هاوڕێیان دایواراندا کۆبوونەوە لەبەر دەرگابێ ئەگەر هەلو کێنێ بکەن و گۆڵێ بکەن ئێستا هەمووی بۆتە سکرینێک و ئایپادێک و تەواو هەموو کاتەکەیت یعنی لەگەڵ پارچەیە ئستیل و ئلکترۆنیات بەڕێوابەت ئەو مناڵە بەس ئەتوانێت دایک و باوک بەزەخت ئەتوانێت بەوەی کە ناشرینی کالای بەوەی کە چاوی زعیفەکات بەهێزێک لاوازێک دڵی ناخواردن نابات وەکو دایکە کە بینیتان لە سۆشال میدیان باشتری شتی کرد خۆ ڕاستە لەوانەیە درۆیەکی سپی بێ بەس بۆ مەسلحەتی مناڵەکە کردوێتی ژێرچای مناڵەکانی ڕەشکرد بردی بۆ لای دکتۆرەکەوتی ئەوە لە بەرەبەیە کە تۆ زۆر سێری سکرینی ئایپادەکەکەی ئێتر قەدیش چاک نابیتەوە ئەوەتی من پەشیمانم زۆرتر بە حاتی سێری ناکەم دکتۆرەکەش لەگەڵ دایکەکەی اتفاقی کردبوو بۆی کە ئەو ئایپادەی لەبەر چاو مناڵەکە بخەن خۆ لە سۆشال میدیا بڵاو بووەوە فعلا ئەو مناڵە وازیانە لایپاد هەندێک ڕێکا هەیە کە لەسەر ژیری دایک و باوک وەستاوخۆ نەکرێ ئەمە خوڵ بکەینەوە بۆ هەموو دایک و باوکێک بڵین ئەبێ وا بکەن وا بڕۆمەڕەوە هەر دایک و باوکێک بارەچووی خۆی جوڵێتەوە لە ماڵەوە لەگەڵ مناڵەکەیەوە یعنی وازانێ مڵکی خۆیەتی تەواوی ترە بێ هەموو شتێکی بۆ بکە مەسموحە لە بەرەوەی دایک و باوکێتی بەڵام بە قسەی خۆش لەگەڵ مناڵی کووردا ناڕوات بۆ ئایپاد وەرگرتن ئللا بێت پەیمانێکی بیتێ ئللا بێت ڕەشوەیەکی مادیان معنەوی بیتێ تۆمام سامیران بە تاوەتی لەگەڵ ئەوەیە کە بێ مناڵ بە تاوەتی لەم تابلێت و سکرین و ئایپاد و بابەتانە دوورکەوێتەوە ئەگەر کاتێکی بۆ تەرخانکی ئاسایی بێت زۆر خۆشە ئەو سکرتانی کە مناڵ یاری پیاکە ها و پێڵاوانی کە 4 پای هەیە یعنی خۆشترین شتە بڕوا بکە گەورە چێژی لەبەرگرێ بۆ مناڵ نابەنە ئەوەتە ئاسانترین شۆن و بەسیترین شۆن و نزیکترین شۆن لە پارکی ئازادی کاتێکی خۆشە باتە سەر وەرزشە یعنی بڕوا بکە بازە جارێ من بیست و ماڵێن کاتێک کە تۆ شیرینیە خۆی هەست بە خۆشیەکەیت بەڵام بڕوا بکە 100 چۆکڵی تونەستە لە ئەو شتانە خۆشترە و سکرتانە بۆ نیکەن بۆ دایک و باوک مناڵەکەی ناباتەوە با سەعاتێ بۆ خۆی یاری بکە هەم چاوی زعیف نابێ هەم وەرزشێکە هەم دڵی خۆشە بێ زۆر ئاسانە ئێمە بازە جارێت وا هەستەکەین کە دانانی بەرنمەیەکان پلانێک بۆ مناڵەکانمان زۆری تێچێ بەس بەخواوانە یعنی بەرنامەی سادە و ساکار هەیە نەپارەی تێچێ و زۆر چێژبەخشتری شالەوەی کە بیبێ بۆ سەیرانێک یان بۆ گەڕانێکە ئەو دیوی ئەو شاخە بێ کە سیتەک بێ یاخود دۆکان بیان هەرچە شۆنێکی تر بیان بیبێ بۆ مۆڵ پانتۆڵێکی بۆ بکڕیان کراسێ مناڵ ئێستا وەکو ئێمە نییە وەکو جیلی ئێمە نین کە زۆر چێژ وەرگێ لە جلو بەرگ و لە جژنا لای خۆی بیخەوێنێت و بانی ئەوەنە جلو بەرگیان زۆرە مناڵ ئەوەنە جلو بەرگیان زۆرە خۆشیان سەریان لێ شێواوە کامی بکەن و کامی نەکەن بۆیە باشترین شت ئێستا لەم هاوینایە بۆ مناڵ سەرفیکەی با بە خێوکردنی ئاژەڵ بێ سەگ و پشیلە با سکرت بێ با مەلەوانی بێ با وەرزش بێ با هەندێک ئیشی دەستڕەنگینی بێ بۆ مناڵ کە خۆی چێژی لە بەرەگرێ با وێنە کێشان بێ بڕاتان بێ زۆر چێژ بەخشترە لەو خولەی کە دایک و باوکی بەڕستۆ بە زۆری خەیتە ناو زمانەوانی یان بیرکاری بەداخەوە بەس خۆ تۆ ناکریانی دایک و باوک هەمووی دانیشێنی بڵێ ئەبێ بە قسەم کە یان توێژەری کۆمەڵاتی بۆ بێنی قبوڵی ناکە ئەڵێ من مناڵی خۆم و حڕی خۆم بەس خۆزگە ئێمە پیجێکمان هەبووە لە کوردستان مادە مناڵ ئێسەوای لێ هاتووە درەنگە خەوێشەوان با پیجێک هەبێ بۆ خوێنەوەی چیرۆک خۆ دایک و باوکە توانێت چیرۆک بخێنێتەوە بۆ مناڵ بەس ئەو ئەکتەرە باشە نییە کە بەپێی کارکتەرەکان دەنگی یان ڤۆیس و خۆی بگۆڕێ بۆی مناڵەکە خەوی لێ بەڵێ باقی چەکە
ئینسانی ئەکادمی هەبێ بە ئەو پەیجە شەوان سەعات 9 و 10 شەو بەڕێوەی بەرێ. باشە ئەم چیرۆک خوێندنەوە بەڕای تۆ مامۆستا میران چ جیاوازیەکی هەیە لەگەڵەوەی تۆ مناڵەکەت لە ڕێگای خوێندنەوەی چیرۆکێکەوە بخەوێنی لەگەڵ ئەوەی مناڵەکەت زۆر کات بەدیار ئەم شاشانەوە خەوی لەیەکە؟ یەکەم کاتبردنە سەرێکی زۆر لە بەردەم شاشەی تەلەڤیزیۆنەکان هەم خۆیەکی ناشێنە بۆ مناڵ هەم حتا ڕۆژی خێزانی شتێکەدا و خێزانەکانش تازە دەنگ ناکەن تاوانی بۆ تا ئەمریکی واقع لەگەڵیان دادانشن کچ و ژنم بینیەوە بەیەکەوە بەدەم چەرەزاتەوە لەگەڵ شەربەتی پرتەقال سەعات 11 و 12 شەو لە دایکی پرسێدا و کچە بووای کرە و ژنە بووای کرا تاو بوونەتە ڕەفیق لە گەڵ دراماکانە. بەڵام ئێگەر شەوان بۆ ئەم کاتی ئێستەی مناڵی ئێستا باشە شەوان بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی هەبێ ئەوە چیشکێکی خەفیفی وەنەوشەیی ئافرەتێکی ئەکادمی ئەتوانم بڵام ئەوانەی کە لە دەروونزانیە باشن بتوانێت چیرۆک بخێنێتەوە بۆ مناڵ ئەنوە عشقات چیرۆکی سەرنجڕاکێشەر هەیە بۆ مناڵ کە بیخوێنێتەوە بۆ ئەوە تا نەکراوە تا ئێستا لەبەرەوەی کەسی یعنی کەسی مختصمان نییە کە بیری لێ بکاتەوە با ئێمە شەوان پێجێدانین بۆ مناڵ بۆی کە متابعی ئێمە بکات بۆ جۆ لە ئێمە بگرێت و پند لە ئێمە وەرگێت بۆ منم بۆ باسەکەم ئەو پۆلیسە بەڕێزەی کە 160 ملیۆن دیناری دۆزیەوە تەسلیمی کردەوە بە بنکەی بخۆی و تەسلیم کردەوە بە بانکەکە ئەوە اتفاقمان کردو چۆن ئەو پۆلیسە بەرین بۆ ناو باخچەیەکی ساوایان مناڵان فێری دەستپاکی بکات چکە ئەو کەسە خۆی کردوێتی چێژ لەوە وەرەگرێت کە شتێکی خۆی نەبێ و بیباتەوە تەسلیمی کاتەوە بەس ئەو مناڵە بڕاب کە لە منی وەرناگرێت بەستە پۆلیسی وەرەگرێت ئەگەر بۆی باسکە من پارێکی ئەجگار زۆرم دۆزیەوە و بردمەوە بۆ خاوەنەکەی مناڵ زۆر شت لە گەورە وەرەگرێت بە تایبەتی لە پۆلیسی هاتوو چۆ لە پۆلیس و لە ئاگرکوژێنەوە ئەی بۆیە ئەمە بۆ باخچەکانی ساوایان دوای ئەوەی کە فێرانەکەن چۆن ئاگرەکە بکوژێنن بەڵام فێرانەکەن کە توخنی پلاکی کارەبان نەکەون و ئاهرە لە خوانەوە نەکەن بە کارەبا توخنی شقارتە و چرخی باوکیان نەکەون مامۆستا بەرکەوتنی گرنگترە وەک لەوەی کە تۆ بووی باسکرد بێگومان ینی هەمیشە ئاڵین مناڵ ئەو شتی کە تۆ بووی باسەکەی زۆرجار خەیاڵی ڕات بێگومان بەڵام کە بردێ دەسی بەریکەوت مناڵ کە دەسی بەر پشیلەکەوت لە پشیلە ناترسێت کەواتە ئێمە چۆن بتوانین ڕێگەیەک بدۆزینەوە کە مناڵەکانمان بە سروشتی خۆیان لەگەڵ شتەکانی چواردۆریان ڕابێن نەک تۆ شتەکانیان بەنام و فشان بێت ئێستا بەداخەوە گەورەترین کێشەمان ئێمە گفتوگوێمان بۆ یەکە توانین خزمەت بە مناڵەکانمان بکەین یعنی ئێستا پشووی هاوینە یەکێ لە وەڵە وەرزشەکانە من وەرزشەکەم پڕ بۆ لە مناڵ ینی باوەڕم پێ بکە مامۆستا مناڵی تایە 10 ساڵە سێ ئەوەنەی ماشەڵا من و تۆ ناتوانێت دوو ڕستە قسە بکات ڕاستەکەیت یعنی کێشێکی زۆری هەیە ئەمە خۆشەویستی نییە دووەمیشیان ئەم نازە زۆرە بۆ سێمیان ئەم مناڵە تۆ گوناحە هەر گوناحبارە بی کە دوایی هەست بە خۆیەکات چییە بەس لەبەروی تۆ نانت داوەتی و ئایپادێکت داوەتی و لە ژوورەکە سەعات 5 بەیانیە خەوێ بۆ ئێمە با تۆزی کێشەکان باسکەین چۆن بتوانین ئەم کێشانە ڕێکەینەوە چۆن بتوانین ئەو نازە زۆر و خۆشەویستیە بەس لەبەروی لە شوقەکە نێتە دەرەوە مناڵێکی کە لی بە وڵای بێ لێ بدرێ وڵای ئێمە سەریش ماشکاوە بەخۆ ئەزنۆشمان برینات ئێ بەخۆ ئاوانە بی تێکەڵی کۆمەڵگان ئەمە چەند گرنگە بڕابکە گەورەترین زوڵمەکە ئەو باوکیان ئەو دایکە کە نازێکی لە حەد بە دەربا بە مناڵەکەی خۆی و خۆشەویستی نیەوە من هەستەکە مەزین چییە ئەو باوکو دایکی کە زۆر لە ناز ئەبەخشن بە مناڵەکانیان هەمان ئەو دایک و باوکانن کە لەمە پێش مەحروم بوونە لە ناس وەکو خاڵێکی لاوازی لێ هاتووە لە ناخیانە وەکو نەخۆشیەکی دەرونی خەفیفی لێ هاتووە لە ناخیانە ئەیانەوێ حەقی خۆیان بسەنەوە ئەیانەوێت تۆڵەی خۆیان بسەنەوە لەو کاتە و لەو زەمەنی کە پێیان نەبەخشی و ئێستا بەڕۆڵەکانی خۆیان بەخش ئەوە هەستکردنە بە نەقس بەسەوە خراپە کاریگەری خراپیە تۆ خاوەن ساری فۆربیان لاگزست لە شوقی خۆت بی کاسب بی پاری دنیا دەستکەوێت هەرچی شتی خۆشی خستوتە ژێردەستی مناڵەکان هەرچی شتی ناوازە هەیە کە لە سەردەمی جیهانی مناڵی ئێستاە تەرخانە کردووە بۆ مناڵەکە بەڵام لە پڕەکە زەرەرەکەیت نە سارە تەمێنێ نە شوقە تەمێنێ نە پارە تەمێنێ ئێوە مناڵەت چێکە ئەو مناڵە گەیشتۆ تا 15-16 ساڵ ناتوانێت کەسابەتێک نەئەتوانێت خۆی بەخەوکەن ئەگری یعنی مناڵی وان بینیەوە بڕۆی پێی بڵێ بڕۆ ئەو علاگە خۆرە فڕێبە ئەگری تااقەتی نیان بڕۆ ئاوێ بخۆرەوە بەدایکی هێڵە ئاوم بۆ بێنەخەت دانیشتۆ قاچ لەسەر قاچ سەری ئایپادەکەدا بێ زەحمەداکەم بۆ بێنە ڕۆڵەکان عکس بوونەتەوە جاران باوک بە مناڵەکەوت ڕۆڵە هەسا ئاوێکم بۆ بێنە ئێستا ئەم ئەمرەکە بەسەر باوکە باوکە ئاوێکم بۆ بێنە دای ئاوم شەربەتم بۆ بکە مناڵەکەیان نەخەتای دایک و باوکەکەیە وای کردووە هەموو
پشتیبانێک و پاڵپشتێکی مادی و معنەوی لە ماڵەکە دایک و باوک بێ نەک مناڵەکە خۆی زۆر کات خۆمانەڵین ئەوەی کە بۆ خۆمان نەکراوە با بۆ مناڵەکەمانی بکەین کە ڕەنگە مە زیانی زۆر بە مناڵەکەش بگەێنەوە نێ مامۆستا میران یەک ڕاستی پێ بڵم کە ڕاستیەکە دڵی هەمومان برینارەکە بە زۆر دایک ئەو قسانەی بە من و تۆ و یان زۆر باوک پشتڕاستیشی کردوێتەوە ئەڵە مناڵەکەمان گەیشتۆ تا 15 ساڵ یان 14 ساڵ کاچێ حاشە لە ڕووتان بۆ توادەت نایشوە مامۆستا نایشوە لەگەڵ شا قساکەی بە ئینگلیزی عیبینی ئەڵەی پرۆفیسۆرە دە ئینگلیزیە جولبەرگی کەشخە و بەسارەی کەشخای هێنم بە مەکتەب فێرمان کردووە کوڕی خۆم ئەمە دوگمەیە دەستی لێ پاکە بێ بە ئەی هاوار کەی نەسیحەت وەرەگری وتی بڕوات بێ مامۆستا عنیەک مناڵ و دوو مناڵین بەلێشە و مناڵ ئاوا هەیە کە یعنی خۆیان پاک ناکەنەوە بە باشی لی نازانن کە دایک و باوکشان پێ نەڵێ وا بکەن تووڕابێتە جان لە ئەیزانین ناشیزان وا ئەزان هەموو شتێکە زانن بەس بڕوا بکە گەورەترین کێشەی ئێمە بۆ مناڵ سەحەتە نیمانە بۆرە ڕێنمایی و بۆرە پەروەردەیەکانە بە ئاستێکی کەم هەمانە تەطبیقکردنەکەیەتی لەلایەن مناڵەکانەوە نییە لەبەرەوەی سەرپەرشتارێکی باشی نییە بۆەوەی هەنگاو بە هەنگاو دەستی ڕاکێشێن مناڵی کورد زیرەکە بەس یەکێکەوە دەستی بگرێ لەسەر خاڵە سەرێکەکان تێپەڕێنێ نیمانەوە هەر مناڵ لە چی بێزار بۆ ئێستا لە ڕێنمایی چکاونە ڕێنمایی جۆ لێ بێت لە دایک و باوک لێی بێزار بۆ هەگوێشی لە نەگرێکە قسە ئەڵە بەڵە بەڵێ وایە بەس خاڵی لای شوێنێکی ترە ڕێنمایی با زۆر نەبێت و لە کاتی خۆشیە بێت باشە ئەم بابەتانە بۆ ئەوەی کە ئێمە ڕاستی کەینەوە لای مناڵەکانمان ئەتوانین لە ڕێگای خوێندنەوەی چیرۆکە و لە ڕێگای سێرکردنی فیلمێکی ئەنیمەیشنەوە بێ کارتۆنێکەوە بێت و ئەم پامە پەروەردەیانە بگەینی بە مناڵەکەت چیرۆک و ئەفام کارتۆنی ئەنیمەیشن بۆ هەموو مناڵێک ناگونجێ بەس بۆ مناڵی باخچە ئەتوان بڵم لە 100 تا ئامانجی خۆی پێکە و زۆر دەرسیشی لە بەرەگرێ مناڵ بەس کە گەیشت تا 14 و 15 و 16 ئەو شەر مناڵە بەڵام نە ئیمانی هەیە بە چیرۆ خوێنەوە گاڵتەشی پێکە نە ئیمانی ماوە بە ئەفام کارتۆنی ئەنیمەیشن بەعکسەوە سێری فیلمی ئەکشنەکە ئەو سێری هەندێک شتی ترەکە یعنی بڕاو کە من خۆم لەگەڵ هەندێک مناڵە دانیشتم وتماوە سێری چیەکەی حەزم کردووە زۆر پرسیارانەکەم وتماوە چی داواکەی لە ئایپەد بە عاشقیت سێرەکە وەڵای مامۆستا سێرەکەم زانم چۆن درۆن دروست دەکرێت یعنی مناڵ ئێستا تێپەڕیوە خاڵ و بازنەکانی خۆی تێپەڕاندووە حەزی لە زۆر شتی یەک گەورەکانە حەزی لە زۆر بواری ترە کە ئینسان عقلی بۆ ناچێت لەم شارە ڕەنگە زۆر تااقەتیان نەماوێ هەر بە دیار ئەو بابەتە مناڵانانەوە دانیشم بۆ نمەئیتر لە ڕێگای گۆرانێکی مناڵانەوە فیلم لە هەندێک چکڕم پرسیوتیان مامۆستا تااقەتمان نەما ئینگلیزیان سێرەکەی ئەنوعش با ڕۆژێ لە پرەکە دەستمان بگرن لە پرەکە لە دەرگای پۆلەکەمان بن دەستمان بگرن بمان بم بۆ مەلەوانگەیەک بمان بە بۆ پشتە و شاخە دراسێتە بکەین لەسەر سروشتی دارستنەوە بەرەکان ڕۆژێ بمان بم بۆ ڕاگەاندنێک هەمڕاستی قسەکانیان بەقوتە من خۆشم چێژان نێوەرگم لە قسەکانیان حەزم کردووە ببینم حتاکو مناڵی باخچی سەوانش کە قساکەن لەگەڵەکتری بچمەلایەنەوە بزانم باسی چیەکەم زۆر جا قسەکانیان مناڵانەیە دایکمەوە باوکما برا پسکۆلەکەمیان دراوسەکەمانە خەڵ ئەنوە ئەشکال شت باسەکەن بەس باشترین شت بۆ مناڵ بە پێی تەمەنەکان کە تهدید بکرێ چیرۆکی دەستپاکیە چیرۆکی چۆنەتی خۆشەویستنی دایک و باوکە حتاکو هەندێ چیرۆکم بینی ئەڵێ مناڵی عزیز تۆ نابێ بە هەموو شێوەیەک تەوقع بکەیت یعنی حتاکو فێریەکە چۆنێتی دەسڕاکێشان لە کاتی خۆیان و زۆریش دەسڕات نەکێشێ لە مەسافەیەکی دوورەوە ڕاوسا بێتە پێشەوە مەسافەی خۆی بزانێت لەگەڵ کەسێک کە تەوقع لەگەڵەکە زۆر دەستی شیرانەوە شوێنێ هەر یەک دوو چرکە و تاوە بەری بات ئێمە بڕوا بکە نەمانتوانیوە فێریەتەکێتی ئەوەی بکەین چۆن تەوقع بکە چۆن سڵاو بکە چۆن وەڵام باتەوە زعیفە مناڵی ئێمە لە وەڵامدانەوەیە لە تعبیرگان تعبیری نییە شتە زانێ بەس تعبیری نییە بەڵام بۆچی مامۆستا هەنی زۆر کات ئێمە کە باسی منداڵەکەی مناڵ هیچ ئەرکێکی لەسەر نییە ئەرکەکە لای گەورە ئێستا حالیان هیچ ئەرکێکی لەبەرەوەی تۆ فێریەکەی ئەو تۆ چی پێبەخشی ئەو لێک بەرامبەرەکەت ئەوت پێبەخشێتەوە ینی هەمیشە و تومانەکە مناڵێکە چێتە مەکتەب کە یەکسەر مامۆستاکە سێریەکە پاکوتەمیزە و ڕێکوپێکە و جوانە و ئاقڵە پێناسەیەکە بۆ خێزانەکەی کەواتە هەماهەنگی با باسی خاڵێکی گرنگی هەماهەنگی دایک و باوک چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە پەروەردەیەکی تەندروستی مناڵەکان بکەن و بتوانێ بە شێوازە مناڵەکە پەروەردەکەن کە بە ئاقاری کیانەڕۆ مەبەستم لەم پرسیارە چییە هەندێک دایک و باوکەیە کەونێکی ئەبرچێ کە مناڵەکەی کامیان زیاتری خۆشی بێت ئەم پێی و تۆ جبس و شەربەتی ناو ئەم توانە مەخۆ دایکەکە لێ قەدەخە کردووە شتێکی باشە مۆبایل بەکارمێنە شتێکی باش ئێمە بابەتەکەمانەوێ باوکەکە لەبەروی کە هۆگری خۆی کە
سوار ئۆتۆمبیلەکەی بات و یەک علاقە لەو شتانەی بۆ کڕێ زۆر ڕاست یعنی بێسیقەیەک و بێ متمانێک لای مناڵەت ئافرە زۆر ڕاست ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر و بەرمنان ئەوش پەروەردەی دوفاقیە حتمما سێرەکەی یان باوکەکە یان دایکەکە زیاتر نازە بەخشێ بە مناڵەکە بۆتە کۆیلەی مناڵەکەی چی پێڵە بە قسەیەەکە سعات 12 شەبێ بابە شەربەتەکەم بۆ بکڕە ئەچێتە دەرەوەگەر 12 کیلومتریش ڕۆشت بێت چێ و شەربەتی بۆ کرەکە خۆی ئەیوێ یان جلی بۆن یان مەساسات والله هێوە هەڵەتە والله هێوە نازنیە ئەو خۆشەویستی نیە بڕاتان بێ ئەوە شتێکە بەدەرە لە بازنەی ئەو خۆشەویستی ئەو وەفایکە لە ناو ئوسرا و لە ناو ماڵ و لە ناو خێزانە هەیە گەورەترین کێشەی ئێمە لە ناو ماڵە ئێستا خواردنێکی زۆر ئەخورێ لە ماڵەکانە شەو ڕۆژ لەیل و نهار هەتا کو سەعاسی بانی مناڵ داوای دلیڤریەکە منەڵ تاعین و دۆشەوە بە سینی بە چای و تێکدانی کۆفی من تێناگەم یعنی ئەلەی پارچێوە هەموو ڕۆژێ بەس لە کاتی پارچێوە شەیەک ناڵەناس عندی قەتێکە ئەو شتانی کە سیستەمە هەمووی شکێنراوە لێرە بۆ نمونە پێێتەڵم من دایک و باوکی دنیام بینیوە وتمە پێم سێرە ئێوە ئەبینم ئەمە بۆ شتاندنی شوێنەکە نیەخوا نەخواست کە ئەبینم شەرتە لەگەس ژنەکە تا لەسەروی تاڵەمویەک لەسەر مێزەکەیە کاتی ناخواردن بەڵام لە سەهۆڵەکە لە پشتەنەکەی خۆڵەکە دانیشت و یەک دنیا سیانە و قڕا و چپا و ڕۆ تۆ لفاخۆی تۆ خوارد نەخۆی يعني حتى كنت فاقيشمان هي لما ولا دروش لقال خزان ولا قال عندها مكاني خزان بس پروردي منال دا سيلب شو اگر چند سالي كتير او بردوام بيبرد ناز ما بفاتي حبو بخني تو يعني منال ناز بس كاك يعني ناز دنياتهم بخشي بالنال سوداكيت شي بدي نبقصتك نجورالتا يعني حتى كو 50 شتا بيب چندين جرجختي لب كيتو انجا باستميكا او عاقبته نتيجه اويا كمنال درجه لسيطريت ولا كنتروليتو ڕاستە لەوانەیە هەز بەبوونی خۆی بکە لەوانەیە بڵێ ئەها دایک و باوکم زۆر بە قسەمەکەن لە هەموو شتێکە بەڵام لە کۆنتترۆلی تۆ دەرەچێ یعنی وای لێ هاتووە جاران ئێمە ئەماوت مناڵ کۆیلەی دایک و باوکە دەێسە بەعکسەوە دایک و باوک بۆتە کۆیلەی لە هەموو شتێکە بڕوا بکە یعنی حتاکو لە مەطعەمە دانیشتون لە یەکەم پرسیار کە ئەکرێ لە مناڵەکە ئەکرێ ڕاستە تۆ حەزت لە چیە تۆ چیە خۆی ئەوانە لەوانەیە خۆشەویستی بێ بەس لە هەموو شتێکە لا مطعم لا ماڵە ولا دەرە ولا دوای ماوەیەکی تر وای لێت بۆ مەسەلا گەورەکانی کە تایبەتە بە خێزان ئەتوانێت ئیهانەی دایک و باوکیش بکات ئەوە تاڵەیەکە بعد ئێستا هەموو دایک و باوکێک بیسانش سەعات 12 شەو بێ ئەڕاتە دەرەوە لە کوڕمە چی بۆ شێوەڵۆ علاقی نیە بە تۆ تا زۆر شتیش پەیوەندی بە نەریتەوە هەیە بەڕاستی مامۆستا پەیوەندی بە پەروەردەی خۆشمانەوە یعنی نەریتەکە و کەلتورەکە فێردەکە یعنی ئەگەر بگەڕین و بۆ ڕابردوو خۆمان هەتا باوکە دانیشتا لە سفرەکە نان ناخوێت هەتا باوکە لە مزگەوت نهاتەوە جەژنمان ناکرد یعنی لە کاتی ناخواردەکە قسەی ناکرد ئەمانە مشتی سادەن بەڵام پەروەردەیە باشە بەڵام ئێستا من بە نمونەیەک پێ دەڵم بڕوا بکە هاوڕێی خۆمانە خەریکی ئیش و کارە لە شوێنەکەی خۆیاتی خێزانەکەی تەلەفۆنی بۆکە کوڕەکەی گورچی لێگرتووە پیتزای داوا کرد دایکەکەی ناوێ بۆی بکڕێ پەنابا بۆ باوکەکەی بۆی بڵێ باشە بۆی ئێ ئەمە کێشەش دروستەکە لە کەواتە چەند گرنگە زۆر جار کاکە ینی زۆر شتەیە لە پەروەردەیە با مناڵ بگری دوو جار بگری سێ جار بگری با فێری بەڵێ ئەوە چەند گرنگە مامۆستا زۆر گرنگ هەر نەڵێن بەس نەگریت و هەموو شتێکی بۆ بەڵێ من شتێکم بینی لە پێجێکی یابانی مناڵی دنیایان هێنا سواری داریان کردن ئەبوایە باوشکەم بەو دارەیە وەکو کووالا ڕێک بزانن تاکو چەند تەحملیان هەیە بەو دارەوە ئەو مناڵانە هەمویان نەگریانیان و دەستمان شت بوو تاوە تاقەتمان نەما ئەوە دەستی پێبرێ فێری چیەکە فێری قووەت و عەزیمەت و سەبر و ئیرادەیەکە مناڵی ئێستاڵی لۆکێ یعنی لەناو ئاوریشمە ئەخەبێنرێ و هەنگوی نەکرێ بەدەمیا و بەهانی هەڵەسێ بە ساق و بە قوربان و ئەو مناڵە هەستەکە لە بەهەشت هەیە بڕۆ بکە ینی نە گەرمایەکە بینێ نە سەرمایەک یعنی ئەگەر پەنجەیەکی گەرم بێت دوو کەس دانیشە بە دیارێوەگری ئەم مناڵە هەستەکە زۆر شتێکی مهمە بۆیە نابێت لەمە دو قسەی بشکێنرێ لە هیچ شتێکە واخراوەتە مێشکی بەدەست خۆی نییە بۆیە سێرەکەی باوکەکە شۆک لێە یان دایکەکە شۆک لێە کە لەم ئاستێتیا پەڕی تۆزە گەورەتر بوو چ قسێکی پێ بڵە ڕەدیاتەوە ئەوە بێتەربێتی نییە ئەوە هینی وەرگرتووە ڕەتمی وەرگرتووە ناتوانین پێ بڵێن بێتەربێتی مناڵەکە بەریوە لە بەری ئیشە دڵی دایک و باوکی ئەشکێنێ خۆشیانە بێ بەڵام وا ڕاهاتووە کەیتر هەموو شتە بەڵی خۆی بێ بۆیە باوکەکە واز دەکە ئەم ڕەتعەکە و ئەم خۆشی ناوێ اینجا لە ئاخیرە کێشە دروستە بێ کێشەی گەورە گەورە لەسەرەوە بۆیە لە هەر دەبەڵەیەکە با دووسێنە خێری جوێ لێ بێ مناڵەکە یعنی بەڕاستی گرنگکە بۆ داهاتووی خۆی پارە نییە بەڵێ مەعاش نییە سەبرکە پانتۆڵم بۆ بکڕە نییە هەتاکو ماوەیەک مەعاش نێت و هەموو پێداویستی ماڵ دابین نەکەین پانتۆڵ نییە فێری ئەوانەی کە
تۆ پێی بڵێ پانتۆڵە بڵێ بەسەر چاو دوو پانتۆڵی بۆ بکرێڵێ بەخوا هەموو بەزاکە فشێ پارە هەیە و هەموو بەخوا بێگاتەمە ینی هەندێک شت هەیە مناڵ ڕاستەوەکو گەورە بیر ناکاتەوە بەڵام هەندێک جار لە دەروی سنووری گەورە بیرەکاتەوە. باشە مامۆستا مناڵ ئیتر بەم شێوازە فێرکرابێت تر لە تەمەنێکا بۆ نمونە 13-14 ساڵ تۆ چەندێکە بۆ هەموو شتێک وتوتە باشە بە سەر چاو حەزی لە هەرچی شتێک بۆ تخستۆتە بەردەستی بۆ منە کاگاتە ئەو تەمەنە بۆ منەیتر ئێمە وەکو دایک و باوک لە ئێستاوە بمانەوێت سنوورێک بۆ حەز و خولیاکانی مناڵەکانمان دابنین بۆ هەموو شتێک پێی نەڵین بەڵێ باشە بە سەر چاو. ئەمڕۆ درەنگە بۆ ئەوەی کە ئێمە فێری مناڵەکانمانکەین بۆ بابەتە لە ئێستاوە چی بکەین چۆن مناڵ لەسەر ئەم بابەتانە ڕابێنین. هەرچی سەقەتێک هەبێ ڕنگ باتەوە لە دەم و لەفز و ناخ و هەڵسوکەوتی مناڵی ئێستای ئەم شارە و هەموو شارەکانی کوردستان خەتای دایک و باوکە نەخەتای مامۆستایە نەخەتای بەڕێوەبەرە نەخەتای گروپی هاوڕێیانە خەتای دایک و باوکە لە هەڵبژاردننی ڕەنگی کراسە لە هەڵبژاردننی ڕەنگی کابۆیە حتاکو لە مۆدل من دنیا کچە بینم یعنی تەمەنیان 14 ساڵە ئەم سەر ئەژنویانە و لای ڕان و تاکو خوارە هەمووی دڕاو و میکاج و لەگەڵ دایکی یادانەوە لە سەر شۆکۆڵاتی سەر سوچێک و ڤای پەکێشێت و نەرگەل ئەمە ئازایەتی نیە وەڵڵاهی ئەمە نە ڕۆشنبیریە نە ئازایەتیە بەڵام هەستەکەم ئەمە چۆن بڵین نوێ ڕووکەشێک پێشکەشکەن بە گروپی هاوڕەکانی خوان و بە خەڵک ئێمە هەین ئێمە مساقفین ئێمە ڕۆشنبیرین ئەمە ئەنوا عشکا شتمان تاقی کردوەوە ڕۆشنبیر و سەقافەت بەوە نیە تۆ هیچ علاقی نیە بە ڤای بوو بە چۆنیەتی حتاکو گرتنی و چۆنێتی دەرکردنی دووکەڵەکەی بەست لای ئەمان تازە بۆتە جۆرێک لە ڕۆشنبیرە بێ کوپیا قاوە دانرابێت لەگەڵ نقڵە لە تەنیشتی لە فلان چۆکۆڵاتە دانیشتونە بێ گروپی هاوڕیانی لەوێ کۆ بێتەوە هەمێنەسە بوونەتە گروپ کچان بەجیا کوڕان بەجیان بە تێکەڵاوی ئیتر وای لێ هاتووە دایکەکە باوکەکە تەلەفۆنی بووەکە معدەلەوە شەوانەوە ناگاتان نانێمە دنیا دایک باوک بیامە تەلەفۆنەکەن مامۆستا چی بکەین بەڕاستی هەستەکەین لە کۆنتڕۆل دەرچوو لە دەست دەرچوو ئەوە تا جواب نایەتەوە مناڵەکەم ئەوە تا دایخستۆ مۆبایلەکەم ئەوە تا خستێتە سەر مەسجی دەنگی وای لێ هاتووە نانەوە بۆ ماڵەوە شەوان یعنی بەیەک بڕوا بکە ئەمە خەتەرە دوایی زەربەکە کیای خوا هەر ئەو دایک و باوکەی کە نازێکی زۆری بەخشیوە بۆ مناڵم تۆ جار مناڵێکیش پەروەردە کە لە دوا ڕۆژە ڕەنگە هەر نەتوانێت متمانی بە توانەکانی خۆشی بێ بۆ هەموو شتێ بگەڕێتەوە بۆ گەورەکان ئێمە ماوەیەک ببین بە تارە لەوانەیە کاکسەرکۆ باش بزانێ کوڕم هەستە بزانە تەنگشی پڕ بوو کوڕم بڕۆ 2 کیلۆ گۆشت پڕ کوڕم بڕۆ زڵ لە برژە کوڕم بڕۆ ئەنوا کوڕم بوو بەس بۆی ئیش و کاری ماڵەوە بەڕێوە بری دێسە پشمان بەستۆ بە خۆمان ئەتوانین هەمووی شێ بەس پێتەڵم کوڕمان هەیە کچمان هەیە لە زانکۆ نە بە قسەی دایک و باوکەکە نەخۆشی ئەزانێ بەرنامەی چییە نەخۆشی تااقەتی ئیشی هەیە بەڵێ عنی ئەڵێ من ئیشەکەم لە دەرەوە دەفەرمویشکە ئیشەکە دوو ڕۆژ سێ ڕۆژێتەوە هیلاک ماندوو ئەلە ناتوانم ئیشەکەم بۆ لەبەرەوەی لە ماڵەوە ڕانەهاتووە بەس هەستەکەم ئەو کوڕانیان ئەو کچانێکە ئیشەکەن لە پیتزاکان لە دوکانی فاست فودەکان کە تاکو سەعات 12 شەو بڕوا بکە زۆر لە کچی وەزیر و لە کوڕیاندا پەرلەمان و لە کوڕی ڕێز حیزبە زۆر بەتواناترە بۆ ئیدارەدانی خودی خۆی ئێمەش هەموو دەستمان بردوۆتە سەر و خاڵانەی کە نەرێنین بەڵام دیوێکی جوانیشمان هەیە لە ناو کۆمەڵگە یعنی بەڕاستی هەر لەم ستۆدیۆی خۆمان ئەو مناڵانی باسێکین مناڵی وە هاتووە چۆتە خولی ئاسیا ڕاستی توانیەتی مەدالیایی زێڕین پێ کە لەوانەیە لە خانەوادەیەکی زۆر هەژاریش بوو بێت ڕاستەکە مناڵی وامان هەیە بڕوا بکە ئێم سێ مانگە کام هەموو خولەکراوەتەوە لەوانەیە ئەو بێ بەش بێ لەوەش چوە ئیشەکە یارمەتی دایکی با یارمەتی باوکی بە ئەمانەش جێکەی شانازی بۆ لە بەرەوەی کە ئێمە کەلتورەکەمان وایە ینی بۆ ئەوەی کە بتوانین بژێوی ژیانی خۆمان وەسب بە سەربەرزی بژین ئەو مناڵانەش نابێت لە پشتگوێ بخەین بەڵامەوەی کێمە خاڵە لاوازەکانە کاڵین بەرەو چاکبوونی بەرین ئەوەیە کە بەڕێزت دەستە بردە کۆمەڵی نوختە لەداخەوە ئێستا کە بۆتە دیاردەیەک و بەربڵاو بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە مناڵەکانمان کە مادام لە ژێر دەستی خۆمانان با خۆمان توانی چۆن دروستیان کەین خۆمان بزانین چۆن پەروەردەیان کەین تو ئەوەی کە لە خوێندنگا بەڕێز مامۆسایەکی سەرکەوتوی ئەوەی لە خوێندنگا ئەو مناڵە جۆرا و جۆرانەی کێتە بەردەمێت یعنی یەکسەر پێش ئەوەی قسەی لەگەڵ کە ێزانێمە چۆت مناڵەکە بە کچ پێیان بەکۆ ئەو ئەتوانین بڵێن با بکەین بە ئامارێ ئەتوانین ئەو ڕێژەی نەرێنیە زیاتر ببینین وەک لە ئەرێنیەکە بەداخەوە لە ناو یەک پۆلا من دیقەتیەوەم کردو ئەگەر من 4 پۆلم هەبێ لە ناو یەک پۆلا دیقەتم کردووە خاڵە نەرینیەکان حتا یعنی مناڵەکان گلەی لە دایک و باوکی خۆشانەکەن سەرڕای ئەو هەموو
خۆشەویستی دەربڕینە و سەرڕای ئەو هەموو مادە و معنەویاتە لە ژێر دەستیانە کە سەرفیەکەن بۆ مناڵەکانیان هێشتا گلەیەکەن لە دایک و باوکیان هێشتا هەستەکەن مەغدورن مەزلومن زوڵمیان لێکرێ هێشتا هەستەکەن جارە لەو ئاستەیانین کە تۆمحەکانیان هات بێتە دی بۆ لەبەرەوەی ئەشکەنجیان نەکێشاوە عەزیەتیان نەکێشاوە گەرمە و سەرمایان نەبینیوە برسێتیان نەبینیوە لە بۆ ماوەیەکی زۆر بۆیە هەستەکەن ئێستش مەغدور ئێستش بە دایک و باوکەڵان تۆ چیت کردووە بۆ ئێمە ئەو قسانە زۆر دووبارە بێتەوە کچ و کوڕی ئێستاڵن ئێوە هیچ شتان نەکردووە بۆ ئێمە لە دایک و باوک خۆیان ژوورێکی ملائیمیان نییە مناڵ هەیەی ئەنو عشکاشت لە ژێر دەستی مناڵەکەیە لە ژێر دەستی دایک و باوکانیە بڕاوکە مەسرفێکی باش لە مادە لە خوێندن هەموو شتێ لە قوتابخانەیە هەلی بۆ دامی کراوە ئەی ڕۆژێ با دایکەکە لێ پرسیان لە باوکەکە بڵێ ئەی کوڕی خۆم تۆ چی کردووە بۆ ئەم ماڵە یان ئەتوانی چی بکەی بۆ ئەم ماڵە یان چ شتێکت کردووە بۆ ئەمە تۆ جێگەکەی خۆ کۆ ناکەیتەوە تۆ کراسەکە و بە وەکو پەڕۆیەکی کاشی فڕێتە سەر و عەزە دایکە بۆ هەڵەواسێت تۆ ئاوا ڕاوەسی دایکە بۆنە لێە ئەی تێ ناکەم تۆ چیت یان دەسێ بجوڵێنەرەوە قاچێ بجوڵێنەرەوە تۆ بەشەری بجوڵێرەوە جێ خۆ هەڵگرا نانە خۆی تێڕپڕ خۆتە شوێ خۆتە ڕازێنیتەوە چیتە دەرەوە لە بانێ و تا ئێوارە کێتە دەرەوە چی پایکردنەوە نەفلسێ نە قسەیەکی باش ئەهێنێتەوە ماڵەوە هیچ بۆیە هەستەکەمام جیلەی کێ جیلێکی مردووە ئەگەر یەکێک نەبێت چارەسەریکا بڕوا بکە زۆر ڕۆزاکە لەوە ناخۆشترە بێکەوە خۆتان لە تەسەورتانە زۆر دەست خۆش ناکەم بەپانێ زۆر یەک دنیاتە شابم بەخشی بەس ئەمە منەتوانم ڕازگۆنە بم لەگاتانە بەس بڕۆ بکە ئەمە ئەگەر لە سنووری ماڵەوەی خۆمان بێن قوتابخانەیە بێ باخچێ بێ ئەوە نییە لە سنووری شارەکەی من باسیاکەم لە سنووری وڵاتەکەیە ئەگەر دڵسۆز نەبیت قسە ڕاستەکانە نەگەیەنیت لە تەلەڤیزیۆنەوە هەندێک لە پرسراوی پەروەردەیی و کۆمەڵایەتی و با ئەوانشی تر بکەونە خۆیان تاوە بەسەیتر لەسەر پەیجێکدا بزم 6 ساعت قسە بکەم بەس مشکلێک حل نەکەم لە ماڵێک بڕۆنە ماڵەکانەوە واز بێنە با هەندێک دکتۆری دەرونیمان هەیە با لە خۆی سەرکە بە ماڵێکە لە گەڕەکێکی ملی با هیچ نەبێت کێشەکانی لە نزیکەوە نەک لە پێیج و تەلەفۆنەوە یان لە تەلەڤیزیۆنەوە بڵێ ڕۆژی فلان وەرە بۆی عادەکەم بۆی پارێکی لەوەرگرم و کافەیەکی مادی لەوەرگرێ بەداخۆ مشکل لە حەلکردن با بە پارە نەبێتتر با دڵسۆزیمان هەبێ بۆ مناڵ بۆی بنیادیان دەستەکانە خۆش مامۆستاگیان سوپاس بۆ تاوی زانیاری